بەڵێ بەردەوامین لە ئێستادا خوێندکارانی بەشێک لە خوێندکارانی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لە وڵاتی مالیزیان بزانین هۆکاری ئەم گەشتیان چییە؟ بە سوپاسەوە لە وڵاتی مالیزیا بەڕێز ئەحمەد مەحموود بەڕێوەبەری میدیا و پەیوەندی گشتەکانی زانکۆی قەیوانم لەگەڵایە. کاک ئەحمەد بە کاتی هەرێمی کوردستان بەیانیت باش نازانم کات لای ئێوە چۆنە سەعات چەنە؟ بەڵێ کاک ئەحمەد با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئامانج لەم گەشتە چیە بۆ وڵاتی مالیزیا ئەگەر بۆمان باس بکەین؟ کاکەکەم بەڕاستی من دەنگی تۆم پێ ناگات، دەنگی کۆنتترۆلم پێگا بەس دەنگی جەنابم پێ ناگات. بەڵێ ئێستا گوێ بیستی منی بەیوام هاوکارانم ئەم کێشە چارەسەر بکەن. کاک ئەحمەد لە ئێستادا ئەم گەشتەی ئێوە چه ئامانجێکی لە پشتەوەی بۆ وڵاتی مالیزیا گەشتی خوێندکارانی زانکۆی قەیوان فەرموو. کاک ئاکامجان زۆر زۆر سپاس دووبارە سپاس. ئامانجێکی زۆر گەورەی لە پشتەوەیە ئەویش ئەوەیە کە ئێمە فرانچایزین کە زانکۆیی فرانچایز بوو ینی بە شێوازێکی زۆر زۆر نێودەوڵەتی کارەکان ئەنجامەدا هەم لە ڕووی مەنهەجەوە هەم لە ڕووی بڕوانامەشەوە و بە شێوازێکی زۆر زۆر باش بڕوانامەیەکی نێودەوڵەتی ئاسبەرز دەدرێتە خوێندکارانمان و بە هەلێکی زۆر زۆر گەورەیە بۆ ژیانی میهەنی و بۆ دوا ڕۆژیان کە ئەمەوە ئەکا بە شێوازێکی زۆر زۆر باش بتوانن بەشداری لە هەموو پەرچنیکی و هەلەکانی ژیانە بکەن لە ناوی وڵات و لە دەروی وڵاتیش کە لەوەش ئێمە کارمان بۆ ئەوە کردووە کە فرسەتی باشتریان هەبێ دەرفەتی باشتریان هەبێ بۆ خوێندنی پلەی باڵا ئەم لە وڵاتی مالیزیا و ئاماژەم پێ ڕانچینی زانکۆی UTM ڕانچینێکی زۆر زۆر ئاسبەرزە و لە ڕیزی پێشەوەی زانکۆکانی دنیاە. بەڵێ کاتە کاک ئەحمەد ئەم جۆرە گەشتە زانستیانە یاخود دروستکردنی پەیوەندی لەگەڵ زانکۆکانی گیان مالیزیا بە نمونە کاریگەری باشی لەسەر ئەوە بێت کە خوێندکاران لە داهاتوودا بۆ نمونە خوێندکارانی زانکۆی قەیوان درێژە بە خوێندنیان بدەن لە زانکۆکانی مالیزیا یاخود هەر زانکۆیشی تری گیان بێت؟ کاکەکەم بەڵێ هەر لە کاتی خوێندن و لە سمستەرەکانی خوێندنە سمستەریشان ئەچێتەوە وڵاتی مالیزیا لەوێ ئەخوێندێت دواتریش ڕۆنامەیەکی نێودەوڵەتی وەرئەگیرێ کە ئەمانە دەرفەتیش بۆ ئەوە ئەداتەوە کە دواتر سکۆڵەرشی بۆر بدن و بتوانن بچنە ناو کایەکانی دنیای ئینتەرناشناڵ و نێودەوڵەتی بۆ ئەوەی بتوانن بە شازێکی زۆر زۆر باش ڕۆنامە لە دەروی وڵات بەدەست بێن و زانکۆی نێودەوڵەتی قەیوان بەردەوام لە هەوڵێەوەیە کە ئاستی خوێندن و ئاستی پرۆفشناڵیتی پلەکانی خوێندن بە شێوازێکی زۆر باش بەدەست بکاتەوە و بیباتن. بەڵێ کاک ئەحمەد جیاواز لەو سەردانەی ئێوە لەو سەردانی خوێندکارانی زانکۆی قەیوان بۆ مالیزیا پلانتان هەیە لە داهاتووە پسپۆڕان و کەسانی ئەکادیمی لە زانکۆکانی مالیزیا و بە هەمان شێوە سەردانی هەرێمی کوردستان بکەن بە دیاریکراوی زانکۆی قەیوان ئەم پردە دروست بووە لە نێوان هەردوولا؟ کاکەکەم کە تۆ ئیمتیازی زانکۆیەکە دەبێ یعنی هاوبەشی سەرەکی هەموو شتەکانمان هاوبەشە لە خوێندکار لە مامۆستا لە پرۆفیسۆر ئێمە سەرۆکی زانکۆکەمان دکتۆر ئیسماعیل لە پرۆفیسۆر یاریدە دکتۆر ئیسماعیل لە کەمالیزیە بە هەمان شێوە کۆمەڵێک مامۆستای پرۆفشنەڵ کە لەوێەوە نێردراون تیانە مالیزیە تیانایە هیندا زۆربەی کەیەکان هەتا لە ڕووی ستافیشەوە ئەو هەمانجا هەیە چونکە ئێمە هاوبەش یەکترین و کارەکە ژوا کراوە کە لەسەر شێوەی مەنهەجی ئەوان و سیستمی ئەوان خوێندنە لای ئێمە پیادە. بەڵێ کەواتە کاک ئەحمەد تا چەند گرنگە
زانکۆکانی هەرێمی کوردستان بە کەرتی گشتی و کەرتی تایبەتیشەوە گرنگی بەو جۆرە پەیوەندیانە بن لەگەڵ زانکۆکانی جیهان بۆ نمونە گەشتی خوێندکاران بۆ دەرەوەی هەرێمی کوردستان یاخود بە هەمان شێوەگە ئاماژەمان پێیا کەسانی ئەکادمی پسپۆر لە وڵاتانەوە بێتە کوردستان. ئەم پرسیارم گشتگیرە بە شێوەیەکی گشتی. بێگومان ئەمە کردنەوەی دەرگایەکی گەورەیە. بەڵێ ئەم هی ئێمە بۆ جیهان، ئەم هی جیهان بۆ ئێمە. ئەم دەرگایانە کاکرێتەوە هەموو شتێک ئاڵۆگۆڕەبێ لە ڕووی معنیتەوە، لە ڕووی بزنسەوە، لە ڕووی ڕۆشنبیری و هەموو بوارەکانی پزیشکی بێ، تەکنۆلۆژی بێ، بە شێوازێکی باش ئەم ئاڵوگۆڕە وڵات بەرەو پێشەوە با و ئەم تەجروبانەی زانکۆکان بە تایبەتی زانکۆی نێودەوڵەتی تایوان تەجروبەیەکە کە دیارە کە ئێمە لە پێیجی ساڵانی پێشەوە لە ئاستی خوێندنا ئێستا گەشتینەتە قۆناغێک هەموو ئەو پێشکەوتن و پێشکەوتانەی ئاستی ڕۆشنبیری و زانستی ئەگەڕێتەوە بۆ ئەم جۆرە بەردەوام هاوبەشیکردنا لەگەڵ دنیای دەرەوە و لەگەڵ زانکۆی نێودەوڵەت. بەڵێ کاک ئەحمەد، ئەزانین شوێنەکەشت گونجاو نیە و لە ناو پاسای بۆ دیدارەکە، بەڵام ئێمە وەک پرۆگرامی بەیانی کوردستان نیوز مەبەستمان بوو کە ئەم دیدارە لەگەڵا ئەنجام بین و باس لەو گەشتەی خوێندکارانی زانکۆی قەیوان بکەیت. بەهەرحاڵ بەڕێز ئەحمەد مەحموود بەڕێوەبەری میدیا و پەیوەندە گشتیەکانی زانکۆی قەیوان. سوپاس بەزەمەوێت فەرموو. ڕاستەکەی ئەمەش لەبەر کاتی ئێوە لەبەر کاتی بەرنامەکە بەم شێوەیە هاتینە خزمەتان، هەم خۆم هەم خوێندکارە و فێرخوازە عەزیزانە لێرەوە سڵاومان بۆ ئێوەش و بۆ کەسوکار و هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان هەیە و بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەوە لە ئێستا و پیلەوزبایی گەرم خوێندکار و فێرخوازە عەزیزەکانمان. ئێمەش سڵاو و ڕێزمان دووبارە بۆ جەنابەت و بۆ خوێندکارەکان هەیە و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین بە هیوای گەشتێکی خۆش و زانستی و ئەکادمی. بەڕێز ئەحمەد مەحموود بەڕێوەبەری میدیا و پەیوەندی گشتەکانی زانکۆی قەیوان نێودەوڵەتی، سوپاس کە لە مالیزیاوە لەگەڵ ما بوون. دووبارە سەرکەوتوو.